بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، جعل الجنة هي دارنا، اللهم آمين. مسلمانانی بەڕێز، ئیماندارانی ئازیز لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵین وە ساڵێکی تریش لە ڕەمەزانێکی تردا لە شاشە جوانەکەی پەیامەوە بە خزمەتان شادەبینەوە. خوای پەروەردگار ئەم کەناڵە و کارمەندانی بپارێزێت. بەڕێزان، دیارە خوای پەروەردگار کاتێک کە ئینسانی دروست کردووە، جسم و لاشەی ئینسان تووشی نەخۆشی و ناڕەحەتی ئەبێ، و هەروەها دڵی ئینسانیش بە هەمان شێوە تووشی نەخۆشی ئەبێت. بۆیە ئەگەر بە وردی تەماشا بکەین، ئەبینین نەخۆشیەکان لە لاشەی ئینساندا دوو جۆرن. جۆرێکی ئەوەی کە نەخۆشی ظاهیرە و دیارە بە لاشەیەوە، بە دەستێەوە، بە قاچێەوە، بەسەرێەوە. ئەوەیە کە خوای پەروەردگار فەرمووی لە قورئانی پیرۆزدا: وإن كنتم مرضى وعلى سفر فعدة من أيام أخر، لە باسی ڕۆژوودا ئەگەر نەخۆش بوون ئەوە دوای ڕۆژەکە بجێڕنەوە. یان فەرموویەتی: ليس على الأعمى حرج ولا على المريض حرج. ئەمە نەخۆشیەکە کە دیارە. نەخۆشیەکی ترمانەیە نەخۆشی دڵە. بەڕێزان، ئینسان کاتێک کە دڵی نەخۆش بوو، خوا پەنامان بە دڵی ئەم ئینسانە، وای لێهات کە حەق و ڕاستی نەبینی، وای لێهات کە چاکە و خراپەی لە یەک نەکردەوە. ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی نەخۆشی حیسی دڵی ئەو مرۆڤە. خوای پەروەردگاری لە قورئاندا لە زۆر شوێندا ئاماژەی بەوە کردووە: في قلوبهم مرض فزادهم الله مرضا. ئەم نەخۆشی دڵە بەڕاستی کارەساتە ئەگەر ڕوو لە ئینسان بکات. بۆیە بەڕێزان، ئینسان کاتێک کە دەستی نەخۆش ئەکەوێ، تەنها دەستی توانای هەڵگرتنی شتی نامێنێت. کاتێک کە چاوی تووشی نەخۆشی و لە دەستدانە بێت، تەنها بینینی نامێنێت. و کاتێک کە گوێی تووشی لە دەستدانە بێ، تەنها بیستنی نامێنێت. ئینسان کاتێک کە قاچەکانی تووشی ئیشکال بوون، تەنها ڕۆشتنی نامێنێت. هەر ئەندامێکی تری ئەندامەکانی ئینسان. بەڵام کاتێک کە دڵی تووشی نەخۆشی بوو، ئەوە خوای پەروەردگار بە چاکی ناناسێت. ڕاست و هەڵە لە یەک ناکاتەوە، حەق و ناحەق تێکەڵەکات. بۆیەوە کارەساتە دڵ کە خوای تەعالا دروستی کردووە جێگەی ناسینی خۆیەتی. واتە ئەم دڵە جێگەی ناسینی خوایە جەلە جەلالوهو. هەر کاتێک ئەو دڵە نەخۆش کەوت، ناسینی خوای پەروەردگار لە جێگەی خۆیدا نامێنێت. بۆیە ئەو دڵانەی کە ئیمانیان تیانەیە، باوەڕیان تیانێ، خاڵین. ئەگەر ئینسانێک پەرداخی ئاو لە بەردەستی دابێت، ئەم پەرداخە ئاوە ئەگەر پڕی ئاو بێ، جێگەی هەوا نامێنە لە پەرداخەکەدا. دڵیش ئەگەر پڕی ئیمان بوو، پڕی خواناسی بوو، پڕی ناسینی خوای تەعالا بوو، جێگەی نەخۆشی تێدا نابێتەوە. بۆیە بێ بزانین ئەم نەخۆشیانەی دڵ زۆر جار کۆمەڵگا ئەناڵێنێ بەدەستیانەوە. بۆ نمونە حەسادەت کاتێک کە نەخۆشیەکی دڵیە، ئینسانی وایە حەسوودە. یعنی ڕەفیقێکی خانوویەکی جوان بکڕێ، حەسادەتی پێبە. ڕەفیقێکی سیارەیەکی جوان بکڕێ، حەسوودی پێبە. ڕەفیقێکی جلێکی جوان بکڕێ، حەسوودی پێبە. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی نەخۆشی. یان مەسەلەن ئەم ئینسانە نەخۆشیێکی تیان نەخۆشی خۆ بە زلزانینە. هەموو کەس لە خۆی بە بچووکترە زانێت، خۆی لە هەموو کەس بە گەورەترە زانێ. پێی وایە ئەم بە جیاواز دروست کراوە، ئەبێ خەڵکی لە خزمەتیا بێت. ئەم نەخۆشیانە هەر کاتێکە ڕووی لە دڵی هەر ئینسانێ کرد، ئەبێ پەنا بگرێ بەخوا و هەوڵ بدا بۆ چارەسەرکردنیان، چونکە ئەوە نەخۆشیە، ئەوە کارەساتە. کاتێکە ئەگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز و بۆ فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەبینین کە دڵەکان، دڵی ئینسان، هەندێک جار ئەم دڵە بەهۆی تاوانێکەوە
بەهۆی گوناهێکەوە وای لێ دێکە حەق و ناحەق لەیەک ناکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی دڵدا فەرموویەتی ئەلا وئین فی الجەسەد مضغە، لە لاشەی ئینساندا لەم قەبارە و بچمەی ئینساندا پارچە گۆشتێک هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کاتێک ئیذا صەلحەت صەلەح الجەسەد کله، هەر کاتێک ئەو پارچە گۆشتە چاک بوو ئەوە هەموو لاشە چاکە بێت. وئیذا فەسەدەت فەسەد الجەسەد كله، هەر کاتێکە ئەم پارچە گۆشتە خراپ بوو، ئێکسپایر بوو، تووشی نەخۆشی بوو، ئەوە هەموو لاشە تووشی نەخۆشیە بێت، تووشی داماویە بێت. ئەلا وهی القەلب، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فەرمووی ئەویش دڵە. هەر کاتێک کە دڵ تووشی ناخۆشی بوو، ئاساری بەدەست ئاسەواری بەسەر دەستەوە بێت، بەسەر چاوەوە بێت، بەسەر گوێوە بێت، بەسەر دەمەوە بێت، بەسەر هەموو ئەندامەکانی ئینسانەوە بێت. دڵ پاشای لاشەیە. هەر کاتێک ئەو پاشایە خراپ بوو، هەموو ئەندامەکانیشی خراپە بێت. و هەر کاتێک ئەو پاشایە کە دڵە چاک بوو، ئەوە ئەندامەکانی چاکە بن، زەرەر و زیانیان نابێ بۆ خەڵک. ئەو دڵانە کە دوورن لە نەخۆشی، لە قیامەتدا ئەو دڵانە براون بەڕێزان، کە دوورن لە غەل و غەش و حەسوودی و خۆبەزلزانین و هەموو نەخۆشیەکانی تر کە نەخۆش گەلێکی زۆر زۆرن ئینشاءڵڵا باسییانەکەین. هەر کاتێک لەوە دوور بوون ئەو دڵێکی سەلیمە. إلا من أتى الله بقلب سليم لە ڕۆژی قیامەتدا. یعنی ئەو کەسانە سەرفرازن، ئەو کەسانە براون کە بە دڵێکی تەواو ساغەوە گەڕێنەوە بەلای خوای پەروەردگار جەلە جەلالوه. چونکە لە قورئاندا خوای پەروەردگار چەندین جۆر لە دڵەکانی باس کردووە، ئاماژەی پێ کردووە کە دڵ یەک جۆر نییە، بەڵێ لە قەبارە و لە شێوە و شکڵا تەماشایەکی وەکو یەک وایە، بەڵام کاتێکە ئەگەڕێیتەوە بۆ ئاەتەکانی قورئان ئەبینی نەخێر ئەم دڵە یەک جۆر نییە لە ڕووی حیسیەوە، بەڵێ لە ڕووی پێک هاتەوە وەکو یەک وایە، بەڵام هەموو دڵێک لەوی تر ناچێت. تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکدا فەرمێ ئیذا ئەذنب العەبد ذەنبا، ئینسان هەر کاتێک تاوانێکی کرد، هەر کاتێک گوناهێکی کرد، نوکیتە فی قەلبه نوکتەة سەودا، ئەوە خوای پەروەردگار بەهۆی ئەو تاوانە و کایکە خاڵێکی ڕەش لە دڵیدا زیاد دەکات. یعنی بونیەی جسمی وایە، ئیدارەی دڵی وایە، هەر کاتێک ئەم ئینسانە تاوانێکە کات، یەک نوقتەیەک لەسەر دڵی زیاد دەکات، یەک نوقتەیەکی ڕەش لەسەر ئەو دڵە پاکە. چونکە دڵی ئینسان پاکە. ئینسان کە دێتە دنیاوە، ئەم ئینسانە فیتڕەتی سەلیم و پاکە. بۆی ئەگەر باوک و دایکێکیش بێدین بن، مناڵەکان کە لە دایک بێ، مناڵەکانی باشدا ئەگەر بمرێ، بۆ چونکە منداڵە پاکە، لەسەر فیتڕەتێکی پاک. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمدا فەرموودەکە هاتووە، ئاماژەی پێ کردووە کە ئینسان لەسەر فیتڕەت لە دایکە بێ، لەسەر پاکی لە دایکە بێ. ئەم دڵە دڵێکی پاکە، ئەم دڵە وەکو وەرەقەیەکی سپی وایە، هیچی تێدا نەنووسراوە. بەڵام ئیذا ئەذنەبە العەبد نوکیتە فی قەلبی نوکتەة سەودا، ئەوە نوقتەیەکی ڕەش خوا پەنامان بە لە دڵیدا زیاد دەکات، هەتا وەکو ئەم نوقتە ڕەشانە زیاد دەکات، وای لێ دێکە بەل ڕانە عەلا قولوبهم. خوای تەعالا فەرمێ طبع الله على قلوبهم، کە ماوەی مەراحیلی دڵە. لەکوێدا خوای تەعالا طبع الله على قلوبهم، لەکوێ ختم الله على قلبه، لەکوێدا بەل ڕانە عەلا. ئەمانە ئەم ئاەتانە هەر ئاەتێکیان باز لە حاڵەتێکی تایبەتی دڵەکە، باز لە مەرحەلەیەکی مەرحەلەکانی ژیانی ئینسانەکات، کاتێکە تووشی تاوانە بێت، تووشی گوناهە بێت. بۆیە بەڕاستی تاوای لێ دێ کە ئەم دڵەی پشت ئەکا لە یادی خوا. خوای تەعالا فەرمێ لاهیەتەن قولوبهم، یعنی وای لێ دێ ئەم دڵە بەردەوام پشت لە یاد و زیکری خوای پەروەردگارەکات. یعنی هیچ ناچێ بەگوێیدا، تا ئێوارە ئاەتی قورئانی بۆ بخوێنەرەوە، تا ئێوارە حەدیسی بۆ بخوێنەرەوە، هیچ تەئسیرێکی تێ ناکا. دڵی وای لێ هاتۆ پشتی کردووە لە خوای پەروەردگار، پشتی کردووە لە فەرمانەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. تا وای لێ دێ کە
بە هیچ جۆرە ئامۆژگاری وەرناگرێت، یعنی هەر ئامۆژگاری بکە وەری ناگرێ. بۆ خوای تەعالی فەرمێ بەل قولوبهم فی غەمرەة من هذا، یعنی وای لێ دێکە ئامۆژگارەکانی قورئان و ئامۆژگارەکانی خوا وەرناگرێ. بۆ چونکە ئەم دڵە وای لێ هاتووە وای لێ هاتووە ڕاهاتووە لەگەڵ تاوانە. ئینسان کە سەرەتا تاوانێکەکە زۆر قورسە بەلایەوە، بەڵام کاتە دوو تاوان وردە وردە ئاسانە بێت تا زیاد دەکات، ئیدی ئەم تاوان وەکو ئەو خواردنی لێ دێ بەلای ئینسانەوە خوا پەنامان بە، وای لێ دێکە بە هیچ جۆرە چاکە وەرناگرێ ئەم دڵە. قولوبهم منکرە، قورئانە فەرمێ، هەنی وای لێ دێ چاکە وەرناگرێ، بەرامبەر بە حەق نابینێت، ڕاستی نابینێت. بۆیە ئازیزان و خۆشەویستانم، ئینسان ئەبێ وریا بێت چەندێ ئاگای لە لاشەیەتی بۆی پیس نەبێ، چەندێ ئاگای لە جلەکانێتی بۆی پیس نەبێ، ئەبێ ئەوەندێ ئاگای لە دڵیش بێ. وثیابەکە فەطەهیر، زۆربەی زانایانی ئەهلی تەفسیرە فەرموون مەبەستی پێ دڵە، زۆربەی زانایانە فەرموون ئەم ئایەتە مەبەستی پێ دڵە. ئینسان ئەبێ دڵی پاک کاتەوە، دڵی پاک کاتەوە لەوەی کە ڕق و غەل و غەش و کینە و بوغز و حەسادەت و کیبر و ئەوانەی تیا بێت، چونکە ئەمە هەر یەکەیان نەخۆشیەکن لە نەخۆشیەکان. ئینسان وا لێکا خوا پەنامان بە کە لە کۆمەڵگادا خەڵکێکی وا بێت منبوز بێ، خەڵک حەزی لێ نەبێت، پاشان وای لێ دێ وردە وردە ئەم ئینسانە پێی وایە کە غەیری خۆی کەس لەسەر حەق نییە، کەس لەسەر ڕاستی نییە. ئەم نەخۆشیەی دڵە نابیندرێ، وەکو بینین یعنی پزیشکێک چارەسەری بۆ دابنێ چارەسەرێکی نییە بڵێ ئەم حەبە بخۆ چاکە بێ، بەڵکو خاوەنەکەی ئەبێت تەدریبی بدات. خاوەنەکەی بێ وای لێ بکا کە دووری خاتەوە لە هەوا و لە ئارەزوو لە شتێکە بەرەو گوناه و تاوانی بەرێ. لە هەوا لەوەی کە حەزی لە هەرچی بوو ئیدی بەگوێی بکەی، ناکرێت دڵ حەزی لە هەرچی بوو ئینسان بەگوێی بکە، چکە وردە وردە ئەم ئینسانەوە لێکە خوا پەنامان بە بەرەو عاقارێکی خراپێ بە. بۆیە برایان و خوشکانی بەڕێزم، نەخۆشیەکانی دڵ زۆر خەتەرترن لە نەخۆشیەکانی لاشە. کەواتە ئێمەی موسڵمان ئەبێ هەوڵدەین لە دنیادا ئەوەندەی بەخەمی نەخۆشی لاشەوین، ئەوەندەش بەخەمی نەخۆشی دڵەوە بین بەلایەنی کەمەوە. یعنی کاتێککە ئەرزمکردن چاومان دێشێ، بەس چاومان تووشی زەرە دەبێت، بەڵام دڵ هەموو ئەندامەکانی ئینسان تووشی زەرە دەبێت، یعنی حەق نابینێت. هەندێک خەڵکێ خوای تەعالا بینینی لێ سندوونەتەوە نابینان، بەڵام دڵیان ئەبینێ، دڵیان ئەبینێت، یعنی دڵیان مردوو نییە. خوای تەعالا لە قورئاندا زەمی ئەو کەسانە ناکا کە چاوی لێ سندوونەتەوە، بەڵکو زەمی ئەو کەساناکە کە دڵیان مردووە، یعنی دڵیان وای لێ هاتووە کە حسێبی دڵێکی مردووی بۆ کرێ بەرامبەر خوا، یعنی دڵی مردوویە کە چۆن لێ نادات هەز بە هیچ ناکە، ئەمیش لە دنیای هەز بە هیچ ناکات. بۆیە بەڕاستی ئێمەی بڕوادار، ئێمەی ئەهلی ئیسلام ئەبێ زۆر ئاگامان لەوە بێت کە وریای دڵمان بین. وەڵڵاهی بەهۆی تاوانەوە، بەهۆی گوناحەوە، بەهۆی دوورکەوتنەوە لە فەرمانەکانی خوای پەروەردگارەوە ئینسان وای لێ دێ کە تاوان زۆر ئاسایە بێ بەلایە، بۆ دەمە دڵی ڕەش بووە. ئافرەتە مێردی خۆیە کوژێ، مێردە خێزانەکەی خۆیە کوژێ، باوکە مناڵی خۆیە کوژێ، ئەمە بەهۆی ئەوەی کە ئەم دڵە تەواو نەڕەحمی تیاماوە نەسۆزی تیاماوە. کێمان لەگەڵایە؟ کاک ئەحمەدیان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك أحمديان مامۆستا جان حەزم کرد شتێکت پێ بڵێم. مامۆستا من ماڵم لە کەرکووک کەمەندانم، یعنی هیچ حسەکەم هەشت نۆ مانگە یعنی دیناری ئیشم نەکردەوە، ڕزقم زۆر کورتەوتم، دوعای خێرم بۆ بکەی بڕوا بکە سیارێکم بمە مەعرەزیش کەس پێم ناڵێ بەچەند ئیتر حسابکەزان چۆن ڕزقم گیراوە بوومەتە چاوە حسەکەم نازانم ڕاستە یان درۆیان حەسادەتە. یعنی پێشتر ڕزقت باش بوو؟ وڵی پێشتر باشتر بووم، یعنی ئێستاکە بە یەک جان نۆ مانگە خوا ئاگادارە نییە بڵێم دوو ڕقەیشم نەکردووە، یعنی ئەوە حاڵم شڕە وتم دوعای خێرم بۆ بکەی بزانم. یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی ڕزقی حەڵاڵت پێ ببەخشێت.
ماسەکەم مامۆستا إن شاء الله ئەو بەڕێزانش کە گویانێتە دوعات بۆکەن و ئێمەش ڕوونکردنەوەیەکتە دێنێ بە ئیزنی خوای پەروەردگار کاک ئەحمەدیان بەڵێ سپاس دەکەم إن شاء الله چاوەڕوان خوالێت ڕازی بێ خوشکە حەفسە خوشکە حەفسەمان لەگەڵای لە سلێمانی بەڵێ فەرموو باسي مامۆستا سلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته يا خلا مامۆستا سارێکم هەبوو بەڵێ خێرێکم لەسەر بوو ئاوسەرەکەم ئێستا ئیشوشتیەوە نییە قەرارم مابوو شتی خۆش نییە بیکەم بەڵێ هیچ نییە و وەزع باش نییە مەیکە گەرنەیکەم زاحە چۆن بوو ئەوەی کاڵی خێرم لەسەرە چۆن بوو چی بوو چی حیوانێکم کرد بوو بەخێر ینی نەزرێ کردە بوو نەوەڵا نەستیشم نەکرد وەروتم ئەیکەم بەخێر و سەدەقە داو ڕازی لەسەر نییە آخر بەرامبەر چی واتوت خوشکی بەڕێزم بۆی بزانم نەزرە وت ئەگەر ئیشێکە بوو بڵێ ئەو ئیشە ببێ ئەم جامە ئەمە ئاژە لەسەرە بڕم نا وام نەوت ئینشاڵڵا وەڵام تە دەمەوە بەسەر هەردوو چاوم صحة خوشکی بەڕێزی منی کاک ڕەمەزان گیان بەڵێ فەرموو کاک ڕەمەزان سەلام عەلەیکوم سەرچاو ماوەسا گیان واز چۆنە باشی کاک ڕەمەزان سەرچاو فەرموو لە خزمەتین ماوەسا گیان شعاری شێر ئەمەیە لە خزمەتتاین من زەویەکم عەرسەیە ئیبارمە ساڵە بۆ خۆم بە ئیجارەی دەدەم ئیجارەکە ئایا زەکاتی لێ دەکەویاننا ینی زەویەکە ئەدەی بەکرێ بەڵێ دەیدەم بەکرێ بە زۆرامەشی بەکەی دەمەز هەتا پاییزێ ئینشاءڵڵا وەڵام تە دەمەوە بەسەر هەردوو چاوم چاوی خۆش یا ڕەبی خوالێت ڕازی بێ سەرچاوی من خوای سەرچاو گەورە بتپارێزێ کاک ڕەمەزان گیان لە خزمەتتان ئینشاءڵڵا بە ئیزنی خوای پەروەردگار وەڵام تە دێنەوە کاک ڕەمەزان خوشکە چرۆ خوشکە چرۆ بەڵێ فەرموو وڵی براکەم پرسیاری سەرچەمان هەبوو ئەگەر ماڵەکان لە دەرەوەی ئەوروپا مامۆستا سلام عەلەیکوم عەلەیکی سەلام خوشکە چرۆ پرسیاری هیمانە بوو سەرفترە ماڵەکان لە دەرەوەی وڵات بن چۆن بیکەم؟ سەرفترە لە دەرەوەی وڵات بەڵێ لە چ وڵاتێکە وڵا بەڵێ چ وڵاتێکە مەریتانیا لە بەریتانیایە بەڵێ بەڵێ. یعنی چەندێک بیدەین لەگەر بکە ئینشاءڵڵا وەڵام تە دەمەوە بەسەر هەردوو چاوم تاو خۆزمان فەدەست خوای گەورە بتپارێزێ خوشکە چرۆ بەسەر چاو ئینشاءڵڵا هەوڵە دەین وەڵامت بینەوە خوشکە ئازیزەکەم کێمان لەگەڵایە جا بەڕێزان و خۆشەویستانم تا پەیوەندیەکان سازە بێت بەڕاستی ئەم نەخۆشی کە لە خزمەتانە باسم کرد ئەم نەخۆشی دڵا کە باسم کرد ڕوو لە هەر دڵێک بکات ئەو دڵاکە بە وێرانە یعنی وای لێکە کە ئەم دڵا جێگەی خۆشەویستی خوای پەروەردگار و جێگەی ناسینی خوای پەروەردگاری تێدا نەبێتەوە هەر کاتێک دڵیش جێگەی ناسینی خوای پەروەردگار و جێگەی یەکلاکردنەوەی ڕاستی و خراپەکاری تێدا نەبوویەوە بەڕاستی ئەو دڵا تووشی کارەساتە بێ خاوەنەکەی ئەنی وای لێ دێکە هیچ سوود بە خاوەنەکەی ناگەێنێ ئەم دڵە هەنی دڵێک هیچ سوود بە خاوەنەکەی نەگەێنێ وردە وردە خاوەنەکەی بەرەو خراپەکاریە بات وردە وردەوا لەو ئینسانە ئەکات ئەم ئینسانە تاوان وەکو چاکە تەماشا بکات ئەنی وای لێ دێ کاتێک کە تاوانێکیشەکە بە شانازیەوە ئەنجامێدا وەکو ئەمڕۆ کە زۆر تاوانەکرێ خاوەنەکەی لێی پەشیمان نییە بە هیچ جۆرە لێی پەشیمان نییە کێمان لەگەڵایە کاک لوقمان گیان کاک عوسمان گیان بەڵێ فەرموو تاج قوربان سپاس دەکەم زۆر سپاس کاک عوسمان لە خزمەتین دوو سوعالم هەیە لە خزمەتە لە خزمەتتەم یەکەم سوعالم 1200 پاوەن هاتووە سەر ڕقم حسابەکەم تقریبا 20 ساڵ لەمەوە پێش 1200 پاوەن بەڵێ قوربان بەڵێ ئەم پارەیە هەتا ئیسە لای منە کەس ساحیبی نەبووە ئایا شەرع چی قەرارێک ئەدا لەسەر ئەم پارەیە کە لە لای منە من هەستم کەیت کاک عوسمان گیان بەڵێ
ئەم 1200 پاوەنە فەرمووت چەندێک هاتووە؟ تقریبان 20 ساڵە بێت 20 ساڵ. بەڵێ ئەی نازانی لە چ حسابێکەوە هاتووە؟ با من خۆم بڵێم لە بریتانیا لەو کاتە لە بریتانیا بووم. بەڵێ مەبەستم نازانی لەسەر چ حسابێکەوەات بۆ سەر حسابەکەت و بیگەڕیتەوە؟ قوربان ئەگەر بمزانایە ئەنجێڕایەوە هەر کاتی یعنی نازاندرێ نەخێت بە هەڵە هاتە سەر حسابەکەم. بە ئەم 1200 پاوەنە چەندێکە کا بە پارەی خۆمان؟ تقریبا ئەو کاتەکە مەسە بڵێن گەڵاو پاوەن حواڵەکەی لە دەوری 52 پاوەن گەڵایەک 52 پاوەن دۆلار. بەڵێ 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 تقریبا 52 وەرەقەیەکەکە. بەڵێ بەڵێ پرسیاری دووەمت کاک عوسمان گیان؟ پرسیاری دووەم مامۆستاگیان ئایا تۆ بڵێن زەکات دەرەکەی کابرا ئەڵێ پێویستیم بە خواردنە من ئەتوانم خواردنی بەمێ لە بی زەکاتەکە؟ یعنی زەکاتەکە بکەی بە خواردن؟ بەڵێ خاوەن ئەو کەسێکە بۆیە بەی خواردنی پێویستە؟ ئەڵە برنجم پێویستە چان پێویستە شەکرم پێویستە مەسە بڵێن خواردەمەنی پێویستە وشکە پێویستە. جەنابەت مەبەست سەرفترە نیەوە نییە؟ نەخێر سەرفترە نیە زەکات. ئینشاڵڵا بە ئیزنی خوا وەڵامی هەردوو پرسیارەکە دەم و کا عوسمان لە خزمەت تا بن. وەختی گەورە سەرکەوتوو لە خزمەتتان کا عوسمان گیان خوا بتپارێزێ. کێمان لەگەڵایە؟ خوشکە عیسمەت. الو فەرموو خوشکە بە ڕێزەکەم. السلام عليكم مامۆستاگیان. عەلەیکی السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. مامۆستاگیان وڵاهی من زۆر ناخۆشم داوای دوعای خێرە لێ یەکەم قەت سەرم بۆ کراوە فەقەراتم هەیە شەکرم هەیە بەشکل لە خوای گەورەش بە زیادێ بە ڕۆژیشم بەس زۆر زۆر ناڕەحەتم داوای دوعای خێرە لێ یەکەم. یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی بەم شەوە پیرۆزە لێ پاڕێن یا ڕەبی خوای تەعالا شیفات بات. یا ڕەبی خوای تەعالا شیفات با. بەڵامی دی تۆش ئەوە بزانە خوشکە عیسمەت بەڕاستی وەکو پیاغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يبتلى الرجل على قدر دينه. ئینسان بە پێی دین و ئیمانەکەی خوای تەعالا تاقیەکاتەوە. کاتێککە تووشی نەخۆشی بوویتە ئینشاءڵڵا ئەو نەخۆشیە ئەبێتە مای بەرزبوونەوەی پلت لای خۆی. ئینشاءڵڵا دوعایشت بۆکەین تا کۆتایش گوێ لە بەرنامەکە بگرە ئینشاءڵڵا هەندێک قسە لە خزمەتانە باس دەکەین خوشکە بە ڕێزەکەم. خوای گەورە بتپارێزێ خوشکە سەر بەرزەکەم. خوای تەعالا بتان پارێزێ. دیارە ئازیزان و خۆشەویستانم ئەو خوشکە بە ڕێزەمان کۆتا پەیوەندی بوو بۆی فریای وەڵامەکانیان بکەوین. خۆشەویستانم دڵ وەکو ئەرزم کردن وەکو پاشاوایە هەر کاتێککە ئەو پاشایە خراپ بوو ڕاستی دار و دەستەکانی ژێردەستیشی خراپە بن. بۆیە ئامان سەد ئامان برایەن و خوشکانی بەڕێزم یعنی ئەوەندەی کە گرنگی بە دەرەوەمانە دێن باوەندەش گرنگی بە ناومان بدەین. وەڵی خەڵکی وایە لە دەرەوە زۆر تەواوە بەڵام لە ناوە وێرانە تا مامەڵەی لەگەڵانەکەی لە بازاڕە نازانی ئەمینسانە چییە تا کێشەیەکت لەگەڵیدانە بێت نازانی ئەمینسانە خاوەنی چ دڵێکە تاوەکو لێی نەقەومێ لێت نەقەومێ نازانی ئەمینسانە کێیەکە مامەڵی لەگەڵاکەی تۆ. بۆیە بەڕاستی ئەو دڵی کە لە قیامەتدا خوای پەروەردگار پاداش تێداتەوە ئەو دڵەیە کە سەلیمە ئەو دڵە نییە کە نەخۆشە. ئەبێ هەرەمومان لە خۆمان بپرسین ئایا دڵی ئێمە لە چ جۆرە دڵێکە لەو جۆرە دڵانەی کە خوای تەعالا لە قورئاندا باسی کردووە چونکە زیاد لە 15 جۆر دڵ لە قورئاندا هاتووە. ئێمە دڵمان لە کام جۆرەیانە یەکێک لەو جۆرانە باشەکە خوای تەعالا لە قورئاندا باسی کردووە قەلب سەلیم إلا من أتى الله بقلب سەلیم ئەو دڵەیە. هەر کاتێک دڵ لەو جۆرە دڵانە بوو کە نەخۆش بوو کە بەردەوام حقدی تیا بوو بەردەوام حەسادەتی تیا بوو بەرامبەر دەوروبەری بەرامبەر وای بەردەوام وا بوو کە حەزی بە زەرەری بەرامبەرەکەیە کرد حەزی بەوا کرد کە بەرامبەرەکەی بە چاوێکی سوک تەماشا بکە. ئەوە بەڕاستی ئەم ئینسانە خوا پەنامان بات
خوا پەنامان بە ئەم ئینسانە دڵی نەخۆشە و ئەم نەخۆشیە وردە وردە چارەسەری نەکا بەرەو خراپاچێ بەڕێزان دڵ نەخۆشی دڵ هەروەکو نەخۆشی لاشە وایە کاتێکە چی بۆ لای دکتۆر پێتەڵێ کاکە وەڵڵا ئەگەر زوو بتانێ چارەسەرە بوو بەڵام بەڕاستی ئێستا چارەسەر نابێت دکتۆرە بەڕێزەکان زۆر جار بۆن دێ نەخۆشی وا بە نەخۆشەکاڵن ئەم دڵەیش ئەگەر سەرەتا ئینسان توانی چارەسەری بکە ئەوە بەڕاستی زاڵە بێ بەسەریدا بەڵام کاتێک ئەم جل و بەرگا پەڵەیەکی تێکەوت زوو پەڵەکەم شۆرت ناڵم شوێنەواری دیار بوو بەڵام ئەگەر من ئەمڕۆ پەڵەیەکی پێوە بوو بەیانی پەڵەیەکی پێوە بوو دوو بەیانی پیس بوو سێ بەیانی هەر نەمشۆرد وردە ئەم جلە کە هیچ پەڵەیەکی پێوە نەبووە لە سەرەتادا ئەم جلە بێکەڵکە بێت ئەم جلە ئەوەندە پیسە بێ خوا پەنامان بە ئیدی پاک ناکرێتەوە یعنی کە پاک نەکرێتەوە فرادرێت ئەم دڵە یعنی دڵێکی غافڵە بێت چکاندی دڵی غافڵن لە خوای پەروەردگار جەلە جەلالەهو هیچ ڕەحم و سۆز و بەزەیەکیانتیانە بۆیە من داواکەم یعنی هەموو لایەکمان با ئینسان تۆزێ ئێحتیمام بەلایەنی دەرونی با بەڕاستی بەو دڵە باکە بەڕاستی ئینسان ئاگای لێ نەبێ تووشی کارە ساتیەکەت دێنە سەر پەیوەندی و برا و خوشکە ئازیزانە من کە پەیوەندیان گرت کاک ئەحمەد پرسیارەوەی کە کەم ئەندامم و ڕستم کورتە داوای دوعای خێری کرد و ئایا ئەم ڕزق کورتیە ئەوە ڕاست دەکاڵێن بووم بە چاوە داواکاری لە خوای پەروەردگار و لێ پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و سیفاتی خۆی خوایە ڕزقی حەڵاڵ بڕێژی بەسەر ئەم برایەمانە و ئەو بەڕێزانەی تریش کە گویان لێمانە یا ڕەبی خوای تەعالە ڕزق و ڕۆزی حەڵاڵی خۆتیان بەسەردا بڕێژە بەسەردا ببارێنە بە حەڵاڵ یا ڕەب العالەمین طبعا کاک ئەحمەد برایان خوشکان مرج نییە هەموو کاتێک کە ئینسان ڕزقی کورد بوو چاو نەفەس لەسەری بێت حەسادەت لەسەری بێت هەندێک جار وایە هەندێک جار ئینسان ڕزق و ڕۆزێکی هەبووە کەسابەتێکی هەبووە بەڵام بەڕاستی چاو یعنی لە کوردیا خۆمان ئەڵێن چاو پیس لەسەرەتی بەڵێ ئەوە هۆکارە بەس هەموو جارێوانیە هەندێک جار زروفەکە خۆی زروفێکی خراپە یعنی وەزعەکەی وەزعی خەڵک وای لێ دێکە خەڵک شت نەکڕێت خەڵک قاتێکی نەیکاتە دوو قات پێویستیاتی ژیان دابین کات هەندێک جار وەزعەکەیە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر جار وەزعەکەیە خەڵکێک زۆر بەدەست ئەوە ئەناڵێنێ دوکاندارێکی زۆر بەدەست ئەوە ئەناڵێنێ بەڵام بەڕاستی ئینسانە بێ بزانێ خوای پەروەردگار جەلە جەلالوهو و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چیمان فێرەکات کە ئێمە ئەنجامی بدەین بۆ زیادبوونی ڕزق آخر لەوانە چێ سەد دوکاندار لێی بپرسی ئەرێ زەحمەت نەبێت کە ئاچیتە بازار دوعای چوونە بازار ڕخوێنی لەوە چێ بڵێ نایخوێنم کاکە شتێکی معنەویە ئەم ئینسانە جاری وایە بە دوعایەک خوای تەعالی ڕزق و ڕۆزی زیاد دەکات جاری وایە ئەم ئینسانە ئالوودەی کەسابەتی حرام بووە یەکان هەر کاتێک کەسابەتی حرام کەوتە ناو کەسابەتی حەڵاڵ و مشکیلێ بەڕاستی ئینسانە بێ وریا بێت ئەو کەسابەت و ئیشەی کایکات چۆنە لە چ جۆرێکیانە و ئەو زیکر و دوعایانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئومەتەکەی کات کە لە چون بۆ بازار لە داخلبوونی بازار هەر لەو دەقە و کە سواری ماشێن و سیارەکەیە بێ هەتا ئەچێتە دوکانەکە بە بسمیلا و بە ناوی خواوە دەست پێ بکە ئەمە هەندێک جار هۆکاری زیادبوونی ڕزق نەمانە بۆیە مەرج نییە هەموو کاتێکە ئینسان ڕزقی کورتە چاوپیس بێ بەڵێ هەندێک جاریش دەوریەیە ئینسان با ئەو نیعمەتێک کە خوای پەروەردگار پێی داوە لای خەڵکی حەسوود باسی نەکە چونکە بەڕاستی هەندێک جار خەڵکی وەکو وتراوە حەسوودی بەلوتی زلیشە بە بەڕاستی خوشکە حەفسا پرسیاری ئەوەی بوو کە خێرێکی لەسەر بووە دوێتی کارێک ئەنجامەدەم طبعا ئەمە بەو شێوازەی کە باسی کرد یعنی هیچ شتێکی دانە ناو بڵێ خوای تەعالی ئەم شتەم بۆ بکات منداڵەکە مەسەلەن ناجیع بێ مێردەکەم بگەڕێتەوە مەسەلەن نەخۆشەکەمان چاک بێ من ئاژەڵێک سەرە بڕم کە ئەگەر وا بێەوە ئەوە نەزری پێوترێ ئەو نەزرە خراپە
ینی بەڕاستی ئینسان شتێ لەسەر خۆی فەرز نەکا کە خوای تەعالا فەرزی نەکردووە مە خراپە بەڕێزان نەزر خراپە نەزر باش نییە ینی نەزر ئینسان شتێک لەسەر خۆی نەزرکە بڵێ ئەگەر ئەو نەخۆشەم چاک بێتەوە من یەک مانگ بە ڕۆژوە بم ئێوە واجبە بێ لەسەری ڕۆژۆکە ئەم نەزرە باش نییە ئەم خوشکە بەڕێزە دیارە وعدی ئەو خێرەی داوە ئێستا هاوسەری ئەڵێ مەیکە و ژیانمان خراپە چی بکات باشە تەمەن وا باشترە مادام نەزر نییە ئەمە ئەوەی کە خۆی باسی کرد نەزر نییە بەو شێوازە بەڵام بەڕاستی وەفا بم وعدەی بکە هەر کاتێک بووی ئەم خوشکە بەڕێزە با ئێستا نەبێتەوە کاری کێشە و مشکلە بە تایبەتی لەوە چێ لایەنی داراییان خراپ بێت وەزعەکە وەزعێکی ناتەندروست بێ بۆیان با لەم کاتیان نەیکا قەیچەکە هەر کاتێک بووی ئەو کاتە وەفا بە وعدەکەی بکە مادام نەزر نییە بەڵام بەڕاستی ئەگە نەزر بێ ئەنجامی بدا بە زووترین کات چونکە نەبادا وەفات مردن ڕووی تێ بکات ئەو کاتە قەرزارە بێ لە دیوانی خوای پەروەردگارە بەڵام لەم کاتێ ئەگەر نەیکەن بۆ کاتێکی تر تاخیرکەن هیچ ئیشکالێکی تێدا نیە ئینشاءڵڵا کاک ڕەمەزان زەوی و ئەرزی باوکی بەدەستەوەیە داوێتی بە ئیجار داوێتی بە کرێ ئایا زەکاتی ئەم ئیجارە چۆنە طبعاً ئەم زەویە لە چەند شتێک بەدەر نییە یانەوە تا زەوی کشت و کاڵیە برا بەڕێ زەمان داوێتی بە خەڵکی کشت و کاڵی لەسەرەکە گەنمی لەسەرەکە جوۆی لەسەرەکە مەسەلەن بێستانی لەسەرەکە یانەوە تا زەویە کە داوێتی بە گەراجی سیارەیەک و پارە پەیاکە یانەوە تا مەسەلەن ئەم زەویە شتێکی ترە بە کورتی ئەنی غەیری ئەمانەیە هەر جۆرێکیان بێ کاک ڕەمەزان ئەم زەویەکەین بابتە لە ئەسڵی زەویەکە تەمەنەوە زەکات نییە ئەسڵی زەویەکە کە داوتە بە ئیجار هەر جۆرێکیان بێ تاپۆ بێیان تاپۆ نەبێ ئەوە زەکاتی تیانێ بەڵام لە بەروبوومەکەی لە داهاتەکەی ساڵانە ئەگەر گەشتە ڕێژەی زەکات ئەوە ئەبێ زەکات دەرکەی بۆ نمونە جەنابەت باوکتەم ئەرزەی بۆ جێهێڵاویت ئەم ئەرزەی بۆ جێهێڵاویت کاتێکە هەموو ڕەمەزانێک دانەی بۆ کاتی زەکات ئێستا تەماشاکەی داوتە بە ئیجار بۆ نمونە 3 ملیۆن دینار ماوە 3 ملیۆن دینارت بەدەستەوەیە هی ئەو ئەرزەیە ئیجام 3 ملیۆن دینار نیسابی زەکات زەکاتی تیان نییە بۆیە هەر کاتێکە ساڵی بەسەر داهاتەوە پارەکەی مابوو ئەو کاتە لە پارەکەی زەکات دەدرێ ئەم بە تەنها پارەی ئەو نا لەواچە 3 ملیۆن ئەمە مابێت بەڵام 4 ملیۆنی خۆی شتە بێت هیچ شتێکی تر ئەوە هەردووکی تێکەڵەکەی پێکەوە نەک بڵێ ئەمە مادام ئەمە بە تەنها نەگەشتۆتە نیسابی زەکات ئیتی زەکاتی تیانە نە لەگەڵ پارەکان تردا هەر هەمووی گەشتە نیسابی زەکات ئەو کاتە زەکاتەکەی ئەدەی کاک ڕەمەزانگیان خوشکە چرۆ باسی سەرفترەی کرد کە لە دەرەوە تەڵێن لە دەرەوە بە پێی وڵاتەکان ئەگۆڕێت هەر وڵاتە بە شێوازێک سەرفترە دیارەکە خوشکە بەڕێزە باسی کرد کە بەریتانیایە ئەو بەڕێزانەی کە خۆیان لەوێ دانیشتونە هەر وڵاتێک لیژنەی فتوای خۆی هەیە یعنی هەر لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە هەر وڵاتێکی تر لە وڵاتە ئەوروپیانە لیژنەی فتوایان هەیە کاتێک ئەم لیژنە فتوایە وەکو چۆن لیژنەی فتوای کوردستان و عێراق لە کوردستان کۆبووە مساڵەتیان کاکە سەرفترە بە پارە 3000 دینارە زەکات 7 ملیۆن دینار ساڵی بەسەردا بڕوە ئەوانش ساڵانە لیژنەی فتوایە کۆبێتەوە بە پێی قوتی خەڵکەکە زەکاتی سەرفترەوە زەکاتیش دیارەکەت سەرفترەش دیارەکە بۆیە بەڕاستی و بەڕێزانی کە لەوێنە بێ خۆیان بە پێی وڵاتەکەی خۆیان بزانن کە لیژنەی فتوە ئەمساڵ چەندێکی داناوە کاتێککە پارەیەکی داناوە بۆ زەکات ئەو کاتە بۆ نمونە ئەگەر 10,000 دانابوو لە بەریتانیا ئەو 10,000 و بەڕێزە خۆی توانێت لێوێ بیدا بە فەقیر و هەژار و ئەشتوانێت کەسێ بکا بە وەکیل لە کوردستان بیدا بە فەقیر و هەژار کە لەم دەورا بێت کاک عوسمان دوو پرسیاری بوو کاک عوسمان پرسیاری یەکەمیان باسیەوەی کە 1200 پاوەند هاتۆ دەسەر حیسابەکەی چی لێ بکات طبعا ماوەی 20 ساڵی شەفەرمووی ماوەی 20 ساڵم ئەماتو دەسەر حیسابەکەی بەڕاستی 20 ساڵ زەمنێکی زۆر زۆرە لاچی خاوەنی وەکو خۆت خاوەنی نادۆزرێتەوە و ئەگەر خاوەنەکەی بدۆزێتەوە بۆیت ئەنارد ئەچەنە من تەفاسیلی بانکیەکە نازانم چۆنە بەڵام بیلفعل ئەگەر نەزانی خاوەنەکەی کێیە ئەوە ئەگەر خۆت پێویستت پێیەتی میخۆ ئیشکالی تیانە ئینشاءڵڵا ئەگەر خۆت پێویستت پێیەتی ئەگەر پێویستش پێ نیە بەڕاستی
في سبيل الله بیکە مەشروعێکی خێرەوە، بیکە مزگەوتێکەوە بۆی ینی بیکە بە مەشروعێکی خێر بۆ خێر و خێری خۆت و ئەویش ئینشاء الله تعالى. چونکە بۆ ئەوەندەی تر 20 ساڵە تۆ چاوەڕێی 20 ساڵە خاوەنەکەی ناتوە تۆ نایەت و تازە جارێکی نازانیت. پاشان باسی ئەوەی ئایا زەکاتم هەیە کە دروستە ئەم زەکاتە بۆ نمونە $500 زەکاتم هەیە، ئەم $500 بچم بیکەمە خواردن و بیدەم بە ماڵەکان. بەڕێزان ئەگەر ماڵەکە دیاری کردووە ماڵەکە کێیە، ئەم زەکاتە مڵکی تۆ نییە، تەسەڕوفی پێوە مەکە، مادام تۆ بۆ ماڵەیە بێ. کاکە لەوان چێ ئەم خواردنە بۆ ماڵە بەری 3 ماڵتر خواردنی بۆیە نابێت، پارەکەی بەرێ گەر ماڵەکە دیاری کردووە، پارەکەی بەرێ لەواچە کرێخانووی نەدابێت، لەواچە پێویستی بە پزیشک بێ لەبەر بێ پارەی نەڕوا مەسەلەن، لەواچێ منداڵەکانی پێویستیان بەجل بێ. بۆیە بەڕاستی مادام خۆت ئەیبێ بۆ ماڵەکان وەسیەتت بۆکەم بە پارەی بیان دەرێ، چونکە پارەکەیان زیاتر پێویستە لەواچێ خواردنیان بۆ بڕۆ. خوشکە عیسمات داوای دوعای خێری کرد کە نەخۆشە، دیارە نەخۆشی تاقیکردنەوەیکی خوای پەروەردگارە. خوشکە بە ڕێزەکەم پێغەمبەران لە هەموو کە زیاتر تاقی کراونەتەوە بە نەخۆشی، ینی هەر کارەساتێک باسەکەی بەسەر پێغەمبەراناتون. بۆیە بەڕاستی ئومێدت هەبێ بە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار. لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێنە یا ڕەبی خوای تەعالی شیفای نەخۆشی هەموو لایەکمان بە، یا ڕەبی خوای ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکەی، خوای لێتە پاڕێنەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. ئەو برا بەڕێزانەمان و خوشکە ئازیزانەمان پەیوەندیان گرت جوان لە بەرنامەکەمان بوو، یا ڕەبی خوای تەعالی بە ڕەحمی خۆت ڕەحمیان پێ بکەی، ڕزق و ڕۆزیان زیادکەی لە ناخۆشی و نەخۆشی بیان پارێزی یا رب العالمین. تا شەوێکی تر لە شەوانی ڕەمەزان بە خزمەتان نەگەینەوە. هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد